نیو سلااوان لەبێت ئەم ئێوارێش لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردا لەگەڵتان دەبین. 22 چواری هەموو ساڵێک دیاری کراوە بە یادی ڕۆژنامەگەری کوردی. وەک دەزانین 128 ساڵ لەمەوبەر لە 22 چواری 1998 لە قاهیرە یەکەمین ڕۆژنامەی کوردی بەناوی کوردستان لەلایەن مقداد مەدحەت بەدرخانەوە دەرچوو. هەر لەو کاتەوە ئیتر کۆمەڵێک گۆڤار و ڕۆژنامە لە سەردەمە جیاوازەکاندا بڵاو کراونەتەوە کە هەرێکی گیان کۆمەڵێک ئامانجی خۆی هەبوو. ئەگەرچی لەو سەردەمانەدا کە ئەگەر باسی بگەڕێنەوە بۆ مێژووی کورد لە سەردەمێکی زۆر دژوار بەرامبەر بەو کەسانەی کە دەیانویست بەڕاستی کورد ڕوبەڕووی کورد ببنەوە و کورد لە ناو ببن و سەردەمانێک بوو کە مێژوو بە درێژی باسی ئەو کاتانە دەکا کە قارەمانەکانی ئێمە چ خەبات و چ ڕۆڵێکیان هەبووە بۆ ئەوەی کە بگەینە ئەم قۆناغی ئێستا. دیارە کە باس لە بابەتی ڕۆژنامەگەریش دەکەی ئێمە کۆمەڵێک قۆناغمان تێپەڕاندووە لەو کاتەوە تا گەشتوینەتە ئەمڕۆ. سەرەتا بە بڵاوکردنەوەی گۆڤار و ڕۆژنامە دەستی پێکردووە، دواتر هاتووەتە قۆناغی ئەوەی کە ئیتر پێویست بکات لە ڕێی رادیۆ و لە ڕێی تەلەڤیزیۆنە لۆکاڵی و ناوخۆییەکانەوە کورد دەیەوێت ئەوەی کە هەیە ئەو ئامانجانەی کە هەیبووە لە ڕێی ڕاگەیاندنەوە بیگەێنێ. دواتریش لە قۆناغەکانی ترزابینی ومانەکە هاتنی ئەم هەموو کەناڵە و ئەعلام بە جۆرێکی تر قۆناغێکی تری بەخۆیەوە بینیوە، دواتر میدیای دیجیتاڵی و سۆشیال میدیا و هەموو ئەو بابەتانەی کە ئێستا هەیە. بەڵام ئێمە دەبێ بزانین کە نەوەکانی ئێمە دەبێ بزانن کە ئێمە لەکوێوە دەستمان پێکرد، لە گۆڤارێکەوە دەستمان پێکرد، دواتر بە کۆمەڵێک بڵاو کراوە، بە کۆمەڵێک ڕۆژنامە تا گەشتینە ئەمڕۆ. کاتێک کە دەچوینە بازار و بە دوای ئەوەدا دەگەڕین کە بزانین ڕۆژنامەکانی ئەمڕۆ با بڵین کە پێمان دەوت جەریدەکانی ئەمڕۆ چیتیایەوە بیبینەوە ماڵەوە و بیخوێنینەوە. گرنگترین هەواڵەکان لە ڕێی جەریدەکانەوە دەگەشتە خوێنەر و بڵاو دەکرایەوە. بەڵام ڕەنگە ئێستا قۆناغێکی تر بێت و ئەو قۆناغەمان تێپەڕاند بێ و کەم کەس هەبێت کە بە دوای ئەوەدا بگەڕێ ڕۆژنامەیەک جەریدەیەک لە بازار بکڕێ و بیباتەوە لە ماڵەوە بیخوێنێتەوە، چونکە ئەو مۆبایلی کە بەدەستمانەوەیە لە ڕێگەیەوە دەتوانین هەموو هەواڵەکان بگات بەدەستمان. بۆیە ئیتر وای لێ هاتووە قۆناغی گۆڤار و ڕۆژنامە و ئەوانە خەریکە کەمێک کاڵ دەبێتەوە. لەسەرم بابەتە ئەم ئێوارەیە گفتوگۆ دەکەم لەگەڵ کۆمەڵێک میوانی زۆر بەڕێز، کەوانیش بەڕێز کەمال ڕەوف کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامە نووسن. زۆر بەخێر بێن کاک کەمال. خاتوو هاناشوان سەرۆکی ڕێکخراوی ڕاگەیاندن و ڕووناکبیری ژنان، وەسپاسەوە میوارێ لەگەڵمان دەبێ. خاتوو هانا زۆر بەخێر بێ. کاک کاروان ئەنوەر سەرۆکی سەندیکای ڕۆژنامە نووسان، بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. هەروەها زۆر بەڕێز دکتۆر سامان فەوزی مامۆستای زانکۆ، بەسپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان ئامادەیی دەبێت. بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. کاک کەمال، من دەمەوێت لە 22 چواری 1998ەوە دەست پێ بکەین. ئەو کاتێک کە یەکەمین ڕۆژنامە دەرچوو بەو بارگرانیە زۆری کە ئەو سەردەمانە هەبوو، بەڵام بیر لەوە کرایەوە کە ڕۆژنامە دەربکرێ و بە ناوی کوردستان و ئیتر دوای ئەوە بە قۆناغەکانی تردا چەندین ڕۆژنامە و گۆڤاری تر دەرچوون تا گەشتینە ئەمڕۆ. ئەوەی کە باس دەکرێت پێشتر میدیا شوناس بوو بۆ ناساندنی کورد، بۆ ناساندنی مافەکانی کورد، بۆ گەیاندنی دەنگی کورد. بەڕاستی ئێستا دەوترێت میدیا لە شوناسەوە بۆتە مۆراڵی کۆمەلگا. ئەمێ باسێکیەوەم بۆ بکەی کە لەو قۆناغەوە ئێمە هێنامان بەچی گەشتین. زۆر سپاس. دیارە سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی لە هەموو هاوپیشەکانمان لە ئێوەی بەڕێز لەم ڕۆژە پیرۆزە بکەین کە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە. بڵێ ملک لا حەزی بچووک پێشی بچم وەڵامی ئەوەی کە لەو قۆناغ بەندیانەی کە بەڕێزت باست کرد یەک قۆناغ هەبوو کە بۆیە گرنگیت پێبایە، ئەویش قۆناغی سەرهەڵدانی میدیای ئەهلی بوو کە ئەوش بۆ خۆی قۆناغێکی زۆر گرنگە لە بەتایبەتی لە دوای ڕاپەڕینی نەوەدەکانەوانەیە کە لە میدیای کوردیا سەری هەڵداوە، چونکە لە دوایی ئەتوانم بازم پێمە بە 35 بۆ 37 ساڵ کە هیچ میدیایکی ئەهلی وجودی نەبوو لە باشووری کوردستان میدیایەک سەری دەرێنا کەویش ڕۆژنامەی هاوڵاتی وەکو میدیایەکی سەربەخۆ. سەبارەت بۆی کە بە پرسیارەکەت من پێم وابێ ڕۆژنامەگەری کوردی بە کۆمەڵی قۆناغا تێپەڕیوە، چونکە ڕۆژنامەگەری کوردی دابراو نەبووە لە دۆخی کۆی کوردستان، دابراو نەبوو لە بوزاوتانەی کە هەبووە،
دابڕاونەوە لەو هەموو بوشار و جینۆسایدی کە لەسەر نەتەوەی کورد هەبووە و لە شوێنێکا فرسەت هەبووێ ڕۆشنبیرانی کورد دەستیان بۆ بردووە کە بنە خاوەنی دەستگایەکی ڕاگەاندن بۆی کە تعبیر لە خۆم بکەن دیارە لە ڕووی زمان و لە ڕووی شێوازی نووسینەوەنەوە ئەگەر بیگەینتە لەگەڵ ئێستا بەراودەکەی دنیا گۆڕانکاری گەوری بەسەر هاتووە بەڵام پێم وابێت کەمی پوختی ئەو کاتە ئامانجەکەی کە دیاریکرا بوو شوناسێکی وەکو خۆت تعریفی لە کرد شوناسێکی کوردانە بۆ شوناسی هەوەی کوردی بێ نەتەوەی بێ ئەمانە زۆر کاریگەرتر بووە لە هەرچەنە کەم بووە کە ئیمکانات بەڵام کاریگەرتر بووە لەسەر کۆی کۆمەلگا چووکە شتێکی کەم هەبووە ئەو زۆری بۆری کە ئیسا هەیە کە بەداخەوە توانم بڵێم ویستت بڵێ بۆتە مۆتەکە مۆڕال بۆتە ئێستا میدیا خەریکا بێتە مۆتەکە بە سەرشانی خەڵکەوانەیە ئەوە ڕاستێکی تایە بەشێکیش لەمە ئەوەیە کە حیزبە سیاسیەکان دەستیان زۆر خستە ناو ئەم کایەوە حیزبە سیاسیەکان بە پارەی گشتی بە ئیمکاناتی گشتی بە پارەیەکی زۆر هاتوونتە ناو ئەم کایەوە ئەم کایان دابش کردووە ئەم دابشبوونی ناو میدیا نیە دابشبوونی ناو کۆمەلگای دروست کردووە دابشبوونی تێگەیشتنی دروست کردووە لەسەر پرسە گرنگە چارەنووسسازەکان تێگەیشتنێکی چاواشەکارانەی هێناوەتە پێشەوانەیە بە قازانجی حیزبێکی دیاریکرا و بە قازانجی لایەنێکی دیاریکرا و کۆمەڵێک دەستگا دروست بووە کە تۆ ناتوانیت وەکو ڕۆژنامە نووسێک وەکو میدیاکارێک مواجهی ئەم حاڵەتە بکەیت چونکە ئیمکاناتێکی هائیل لە پشتی ئەم دەستگایانەوە هەیە کە پێم وایە هەتا ئەو حیزبانە وا بیرکەنەوەیە ئەم دۆ خەژوا بەر باشە خەتو هەنا کەواتە بابەتە شوناسیەنەتەوەیەکەی لە دەستدا میدیا و ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی ئەوەی کە 1970 یەکەمین ڕۆژنامەی بۆ دەرچوو ئەوەی کە بەدوایە ئیتر ئەو هەموو گۆڤار و ڕۆژنامەیە دەرچوون بێگومان بۆ ئەو کاتێکە باسیەکەین کاتێکی دژوار و سەخت بوو بۆ کورد ئامانجێکی گەورەی لە پشت بوو شوناسێکی نەتەوەیی گەورە بوو ئێستا ڕۆژنامە و میدیا بە شێوەیەکی گشتی ئەم ئامانجەی لە دەست داوە بەداخەوە ئەگەر بڵین ئەو ئامانجەی لە دەستداوە ئەبێتە ناحەقیەک بەرامبەر بە ئەو میدیایانەیە ئەو میدیاکارانەی کە بە حەق دڵسۆزی بۆ کۆمەلگا ئەنوێنن بە حەق یانێ پەیامی ڕاستی بگێنن کە ڕیسالەی ڕۆژنامەگەریە بەڵام ئەوەشمان بیر نەچێت لە بارودۆخێکی ئاڵۆز و دژواری ئاواهیە زۆر جار پەیامە ڕاستەکە مزداقەتی خۆی لە دەستەیە یاخود ون ئەبێ لە بینی ئەو هەموو پەیامانەیە کە جۆرێک لە ئاڵۆزی پێوە دیارە جۆرێک لە نادیاری پێوە دیارەوە جۆرێک لەوەی پێوە دیارەکە تەوەجوهێکی ئاراستەکراوە هەندێک جار لەلایەن وڵاتانی دراوسێوەیە بۆ ئەوەی کە پەیامێکی ژەهراوی بێتە ناو کۆمەلگای ئێمەوە هەندێک جار بە شێوەیەک ئیش ئەکرێکە پەیامە ژەهراویەکە ئارامی کۆمەڵایەتی دروستکار لە چەند مانگی پێشوا چەند ڕووداوێک ڕوویە بینیمان کە هەر یەک لە میدیاکان بە جۆرێک ئاراستەیان کرد بە تایبەتی ئەو میدیانەی کە هەڵگری تەوەجوهێکی نەرێنین لە بەرامبەر کۆمەلگاوە ئەیانوێ نائارامیەک دروست بێ شێوابیەک دروست بێ بینیمان بە جۆرێک تەرحی ئەەکەن کە ڕاستیەکە ون ئەبێ جگە لەوەی ڕاستیەکە ون نەبێ کەسانێک کە پەیوەندیدار نین بە ڕووداوەکانەوە تۆمەتبارە بن کەسانێکیش کە پەیوەندیدارن بە ڕووداوەکەوە ناویان ناهێنرێ یا خود باز ناکرێن کەواتە ئەمە ئەومان پێڵە کە ئێمە لەم سەردەمەیە دژواریەک هەیە ئاڵۆزیەک هەیە ناڕوونیەک هەیە کە ئەمە ئەرکی میدیاکاری ئەم سەردەما و ئەم کاتانە زۆر قورس ئەکا بەڕاست باشە کاکاروان ئەم وەکو ئەڵێن زۆر و بۆریە وای کردووە کە جۆرە سەر لە شێواویەک دروست بێ ئەگەر ئێمە باسی بکەین هەر لەو کاتەوەی کە ڕۆژنامە دروست بوو دواتر من وتم مەرحەلەی رادیۆمان هەبوو ئەنجا تەلەڤیزۆنی ناوخۆیی ئێمە دەزانین بەشێکی زۆری ئەو قۆناغە گرنگانی کە کوردی تێپەڕیوە ڕاپەڕینە مەزنەکانی کە کورد بەشداری تێدا کردووە ڕەنگە لە ڕێی ڕۆژنامە و گۆڤار و لە ڕێی رادیۆ پەیامەکان گەیەنرابێ ئێمە دەزانین بۆ نمونە ڕاپەڕینە گەورەکەی کورد ئێستش ئەوە لە گوێماندا دەزرنگێتەوە کە لە ڕێی رادیۆوە دەڵێ برادەران ئاگادار بکەرەوە کە زەماوەند بکەن کەواتە ئێمە بەشێکی خەباتەکەی کە کورد کردوێتی هەر لە کۆنەوە لە ڕێی رادیۆ و ڕۆژنامە و ئەمانەوە کردوێتی بۆچی ئێستا گلەیمان هەیە لە ڕاگەیاندن بۆچی ئێستا دەڵێن سەر لێ شێواوی دروست بووە بۆچی ئێمە دەڵێن بووە مۆتەکە ئێستا لە کاتێکا جاران ڕاگەیاندن بەشێک بووە لە خەباتی کورد گلەیەکەدانێ بۆ بەشی دومی پرسیارەکە من پیرۆزبایی لە تۆ کەم و ڕۆژنامەنووس لە خۆمان لە
هەموو ڕۆژنامەنووسانی هەر چوار پارچە لێرە سبەی 22 مانگەکە کاروان بەڵام ئەم ئێوارەیە بەرنامەکەمان تایبەت کردووە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی ڕۆژێکی نەتەوەییە تەنها پەیوەست نییە بە ئێمەی باشوورەوە هەر چوار پارچەی کوردستان من ئەمەوێت شانازی بە ڕابردووەکەەوە بکەم پێش بڕگەی دووەمەکەت ئێمە یەکەم نەتەوەین لەسەر ئەرزا کە نۆبەری ڕۆژنامی خۆمان لە تاراوگەر دروست کردووە هیچ میلەتێکی کە لە دەرەوەی خاکی خۆی لە دەرەوەی نیشتیمانی خۆی یەکەم ڕۆژنامەی پێنەگەیانوە ئێمە ئەوەمان کرد کەواتە ئێمە سەرمەشقی هەموو میلەتانی دنیای کە میرێکی هەڵاتوو لە دەستی جەور و ستەمی عوسمانلی بڕاتە وڵاتێک و خاکی بێگانە و زەوی کە پێوترێن میسری کنانە خۆیان وای پێڵێن لەوێ دابنیش لە جاتوی خەریکی میرایەتی خۆی بێت و کۆشک و تەلار بێت سێرەکەی ڕۆژنامەی دەرکردووە دوو لە ناو ئەشکەوتەکانە لەژێر تۆپ و تیارەیە لە سەردەمێکە ساڵی 2021 لە ئەشکەوتی جاسەنە کورد سەرقاڵی ڕۆژنامە دەرکردن بووە ئەنی ئەوانە ئەمە خاڵە گەشەکانی ڕابردووی ئێمن ئەو قۆناغانی کە پیاتە پەڕێوین لە 1970 لە باشوورە تاوەکو 56 قۆناغێکی ئەتوانم بڵێم باش بوو لە 56 تا 70 قۆناغێکی کە لە 70 تا 92 قۆناغێکی کەی ڕۆژنامە 92 تا 2000 تا 2003 لە 2003 شەوە تاوەکو ئەمڕۆ قۆناغی پێنجەمی میدیای کوردیە لە باشوورە ئێجا لێرە ئەما کە دەست پێکات ئەمە ڕابردوویەکی گەشت باش جێی شانازی ناکرێ شانازی پێوە نەکەین ئەمڕۆ ڕاستە وەکو ژمارە کێشەمانە ژمارە نییە باش ئەمڕۆ 1950 ئەوەنە کەناڵی ڕێگە پێدرا و خوێنرا و بینرا و بیسرا و دیجیتال مۆڵەتی کارکردنیان هەیە 1950 ئەوەنە یعنی هەموو ڕۆژێک دوو ڕۆژ جارێک کەناڵێک دەکرێتەوە دیجیتال میدیا بە تایبەتی نزیکەی 9000 ئەندامی ڕۆژنامەنووسانمان هەیە و 2000 هەیە کە ئەندام نین یعنی لە سندیکای ئەندام نین و کارەکەن ئەمە پیشەیە و پیشەش نییە یعنی ئێمە ماشەڵڵا بە ژمارە زۆرین بەڵام هەتا ئێستا نەمان کردو بە پیشە بەڵام ئێمە چی ئەکەین ئەماکە لێرەوەیە ئایا پەیاممان یەکە ئایا بێک ئەتوانین شتێک بگەێنین ئایا ئەو کە میدیا بە 1970 کەناڵ ئەیکات کاتی خۆی ڕادیۆکەی شاخ لەوە زیاتری نەکردووە یان ڕۆژنامەکەی پیرەمێرد کە لە سلێمانی دەری کردووە لەو کاریگەری زیاتر نەبوو لە خەڵکە ئەگەر منم پرسیارە بڕێک ئاراستی خۆت بکەمەوە منەڵێم بەڵێ ئەمەی کە ئێمە ئێستا ئیکەین پەیامێکی زۆر ئەنێرین بەیەکەوە ڕۆژانە میدیای کوردی میدیایکی جەنجاڵ و قەرەباڵخە بە هەموو تەکنۆلۆژیاکەیەوە کە هەیە تەکنۆلۆژیایکی زۆر پێشکەوتومان هەیە بەڵام کێشەمان لە پەیامە هەیە ئەو پەیامی کە ئینێرین ناگات بۆ لەبەرەوەی یەکەم پەرتە دووهەم زۆرە سێهەم پەرت ئەگات من پەیامێکم هەیە تۆی پەیامەکەی من پەرتەکەیت یعنی میدیاکەی من لەگەڵ میدیاکەی تۆ لەگەڵ میدیاکەی دکتۆر سامان لەگەڵەمانی کاک یەکتر ئەبڕین کە یەکتر ئەبڕین ناگاتە بابڕین وەرگر کە ئەگاتە وەرگر کاردانە و فیدباگی لە نابێت ئەمە کێشی ئێمە ئەمە کێشە هەرە ئەتوان بڵم هەرە سەرێکەکەمانە ئەجینا لە دیجیتال و لە کوالیتی و لە HD و 4K و ئەمانە یەک مشکلەمانیە لە ئەمریکا چی دەرەچێت دوای 2 هەفتەیەتە سلێمانی و هەولێریش بابڕین لاساییانەکەینەوە بەڵام ئەوەیە کە کێشەکەی ئێمە ئێستا ئەگەر لە تاکی کورد بپرسیت کە ڕاپرسیەکەیت ئەڵێ میدیات بەدڵە ماوەی لەم پێشکە شەڕی درۆن و شەڕی کێشەکان بووم هەر خۆم لە شاری سلێمانی چوار ڕێنمایی بە پەلم دەرکردو بۆ لەبەری میدیا پابند نییە بە پرەنسیپە نێودەوڵەتیەکان ئەم میدیایی کە ئێستا هەمانە ئەمە میدیاکەی ئەلادین سوجادی و ئیبراهیم ئەحمەد و پیرەمێرد نییە نەتەوە بخاتە پێش هەموو شتێکەوە نەخێر ئەم ێستا شەڕی ڤیو لایک ئەوەی کە ئەم شتانی کە پێی ئەوترێت میدیا مناونەوە میدیای پەشمەک ئەمە میدیاکەی ئێستا ئەمە حاڵیەتی میدیای پەشمەک میدیای پەشمەک نەک میدیای نەتەوەی و نەک میدیای نیشتیمانی باشە دکتۆر سامان لە 1970 کە گۆڤار و ڕۆژنامە جەرکراوە ڕەنگە ئەو کات یاساکان لەسەر ئەو بابەتە بە پێی پێویستیش نەبوو بن ڕەنگە ئەو کات یاساکان ئەوەندە توندیش نەبوو بن لەسەر ڕۆژنامە نووس بەڵام دەبینیت ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەوانی بەڕاستی لەو سەردەمەدا بەدی کراوە ئەوەی کە کاکاروان باسی کرد هەموو ئەوانەی کە مەسەلەن نووسەر بوون ڕۆژنامەیان دەرکردووە گۆڤاریان دەرکردووە هەڵگری یەک پەیام بوون بەبێ ئەوەی کە یاسا ئیجباریان بکات چۆن کار بکەن بەڵام ئەوەی کە ئێستای بینین کاکاروان پێیان دەڵێ میدیای پەشمەک لەگەڵ ئەوەی ئێمە کۆمەڵێک یاسامان هەیە تایبەت با یاسای ڕۆژنامەگەری ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەوانی یاسای وەرگرتن و بڵاوکردنەوەی زانیاری ئەمانە یعنی تۆ یاسا کۆتوبەندی کردووی هێشتاش ئێمە ئەوەیە کە ئێستا دەیبینین کەواتە گرفتەکە لەکوێدایە لەکوێدا ئیتر یاسا پێویستی بەوە کرد کە دەبێت توندی کاتەوە بەرامبەر بە ڕاگەیاندن و بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەڵێ
سەرەتا منیش پیرۆزبایی یەکەم لە گشت کوردێک بە بۆنەی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی کە بۆنەیەکی نەتەوەییە کە ئەکەوێتە ڕۆژی 22 واتە بەیانی و بۆنەیە کە دەکرێت هەمومان ئیشی لەسەر بکەین بۆ یەکگرتووی کورد بۆ نزیکبوونەوەی کورد بۆ ناساندنی دۆزی کورد ئەو نەتەوەیی کە گەورەترین نەتەوەیە لەسەر گۆی زەوی بەڵام تاوەکو ئێستاکە بێدەوڵەتە و ئەو پەیامانەی کە کاری خۆی لەسەر ئەو ئەساسە یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستانەوە دەرچووە ئێستا زیاتر و زیاتر کار لەسەر ئەو پەیامانە بکەین ئەگەر چی لە هەندێک دۆخدا لە هەندێک کاردا ئەو پەیامە هەستی پێدەکرێت یعنی خەڵک دڵخۆشەکە بۆ نمونە لە کاتی شۆڕشی ڕۆژئاوا و ئەو بارودۆخی بەسەر ڕۆژئاوایە هات کوردستانی ڕۆژئاوا بینیمان ڕاگەیانەکان چ ڕۆڵێکیان هەبوو بۆ یەکپارچەی کورد بۆ ئەو دروشمەی کەوترا یەکە و کوردستان یەکە و کوردستان یەکە و نابێ بە چوار و ئەمە کاریگەرێکی میدیایی زۆر بەسەرەوە بوو کەوای کرد کورد لە هەر شوێنێکی دنیا لە هەر چوار پارچەکە و لە هەر شوێنێکی دنیا هەست بە کوردێتی خۆی و شام بخاتە بەر ئەو لێپرساوێتە نیشتمانی لێی داواکرێ بێگومان لەو سەردەمەی کە ڕۆژنامەی کوردستان دەرچووە لە 1998 لەو سەردەمەدا لە دەوڵەتی عوسمانی هەبووە شتێ نەبووە ناوی دەوڵەتی عێراقی بێت یا دەوڵەتی لە ناوچەکەی دەوڵەتی عوسمانی هەبووە لەو کاتەیە یاسای مەطبوعاتی دەوڵەتی عوسمانی هەبووە کە یاسایەکی تون بووە و ئەوەی کە پێوترێ ئیش بە سانسۆری پێشوەخت کراوە ئەو سانسۆری کە لە سەردەمی ڕژەمی بەعسی شابینیمان بەل لەوەی بابەتەکان بچێ بۆ چاپخانە دەبواە لیژنەیەک پەناوی لیژنەی ڕەقیب پیاە بچێتەوە و هەندێک وشە هەیە لە ناو یاساکەدا هاتووەکە وشانە نابێت لە هیچ نووسین و بابەتێکە بڵاو بێتەوە وەکو کۆمەڵی وشەیتیا هەبووە بۆ نوێ لە یاساکەیە سۆسیالیزم شۆڕش یاخیبوون کۆمەڵێک وشەی دیکە بەڵام ئێمە ئەو ڕۆژنامەیە هەر دەرچووە وردە لەگەڵ ئەوەشی کە یاساکان لەو سەردەمەیە تون بووە ڕۆژنامەگەری لەبەر ئەوەی نوخبەیەک ئینجا بێ بەسەر پرسیارەکەی بەڕێزت نوخبەیەکی ڕۆشنبیر وەکو مامۆستا کاروان ناویانی هێنا لەو سەردەمەدا لە مقداد بەدرخانەوە حوسێن حوسنیەوە تا دەگاتە ئەوانەی کە ئیبراهیم ئەحمەدەوە و پیرەمێردەوە کە ئەوانەی دیکە لەو سەردەمەیە کاریان لە ڕۆژنامەگەری کردووە لە هەر پارچەیەکی کوردستانە کەسانێکی نوخبەی ڕۆشنبیر و شاعیر و قەڵەم بەدەست بوونە و هەستی نەتەوایەتی واتە لایەنی پەیامەکەیان کە پەیامێکە پەیامێکی ئەوەی کە پێوتێ ڕسالەیەکی خالێت پەیامێکی نەمریان پێەیە کە ئەویش داکۆکیکردنە لەو میلەتە و ئیشکردنە بۆ ئەوەی بچێتە کەناری ئارام و ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی بەڵام لەم سەردەمەدا ئەی بۆ لەم سەردەمەوانە ئەگەر چی وەکو بەڕێزی شت ئاماژۆ پیالانە خان یاساکان نەرمونیاترن بێگومان لەبەرەوەی ئەو پیشەیە کە زۆر بوو ئەوانەی کە چوونە ناو پیشەکەەوە ژمارەیەکی زۆرە عدەدی ڕۆژنامە و عدەدی ڕۆژنامە نووسان ئێجگار زۆرە بێگومان لەگە زۆری بۆریشی تێدەکەوێت و بەشێک لەو کەناڵانە بەشێک لەوانە پەیامەکەیان خاڵی یەکەمی ئیشکردنیان نییە ئامانجی یەکەمی ئیشکردنیان نیە ئامانجی یەکەمیان بەرژەوەندی حزبی بەرتەسکە بەرژەوەندی ئامانجی یەکەمیان خۆی دەرخستنە ئامانجی یەکەمیان لەوانەیە بریتی بێ لە ناوبانگ و شوورەت پیاکردن بە هەر شێوازێک بێ ئەگەر هەتا لەسەر ئەساسی ڕاستەقین و حەقیقە لێ بۆیە کۆمەڵێک گرفتی لەگەڵ خۆی داهێناوە لە ئێستاکەدا بەڵام لە هەمان کاتە نابێ ئێمە تەنها هۆکارەکە بگەڕێنەوە بۆ میدیا و میدیاکاران بەشێکی گەورە لە هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ بارودۆخی سیاسی و حزبی لە هەرێمی کوردستانە کەوای کردووە میدیاکاران بەسەر لایەنە حزبیەکانە تێپەڕێ و ئێمە گرفتمان لە موسسات هەیە لە هەرێمی کوردستاندا یعنی من لە چەند ڕۆژی ڕابردووە باسی ئەومانەکرد لە عێراق بۆنەوە دەستەیەکی پەیوەندی و ڕاگەاندن هەیە کە دەستەیەکە بە گوێرەی دەستور دەستەیەکی سەربەخۆی ئەگەرچی لە ڕووی ئەندامەکانی شێوە حزبە باڵادەستەکان ئەندامیان لەوێ هەبێت لە کۆمسیارانەکەیە بەڵام دەستەیەکە چاودێری ئەدای میدیا دەکات لە سەرتاسەری عێراقا تاوان کەمتر لە هەرێمی کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان ئەو حاڵە ئەوەمان نییە و لەگەڵ ئەوە شانە بووینە دروست بێ بۆ کە دروست بێ بەداخەوە ڕەنگ بێ ببێتە هۆی کەڕەنایەکی حیزبی وەکو دەستەیەکی حیزبێکی باڵادەستی لێ دروست بێ واتە ئیرادە حیزبیەکە ئیرادە سیاسەکە وای کردووە بارودۆخی هەرێمی کوردستان بۆ شوازە بێ بەڵام لە ئێستاکەدا ئەگەر چی هەندێک جار بۆریشی تێکەوێ بەڵام میدیاکاران بەشێکی ئەجگار زۆریان بەردەوام بە حکمی ئەوەی لە بەشەکانی میدیا و ڕۆژنامەگەریە لە خول و پەیمانگاکانە ئەویان پێدەوترێ کە پەیامی ئێوە بریتێ لە بەرژەوەندی گشتی پێشەر بەژەوەندیچکە بۆ ئێمە پێم وایە ئەگەر ڕێگەیان پێ بدرێ بە ئازادانە کار بکەن و تەدەخولی
حزبی و ململانەی حزبی ناشرین نەبێ من پێم وایە پەیامەکەیان جوانتر باشە دەست خۆش دکتۆر کاک کەمالکەواتە دامەزراوە حکومیەکان ئەگەر باسی بکەن وەی کە دکتۆر سامان وتی ئەمانە خۆیان هۆکارێکن یاخود هاوکار نین با بڵین لەوەی کە ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی تر بێت. سامان خۆشە چ من نایبینم دەموچای نابینم من پێم وایە ناکرێت تۆ لە وڵاتێکا بژیت کۆی دامەزراوەکانی لەژێر پرسیارا بێت یاسا جێبەجێ نەکا خۆی بەرسەر و یاساوە ببینێت تۆ بێی بڵێ ئەبێ ڕۆژناموسان پابەندی یاساکان بن ئەنی با من پرسیارێ بکەم ئایا ئەم دامەزراوانەی حکوومەت کە بەرهەمی فکر و یاسا هینەکەن بەرهەمێنن خۆیان ڕێز لەو یاسا ناگرن کە هەیە مەسەرم بۆ نمونە تۆ لێرۆ سیرکەین من ناتوانم لە وڵاتێکە کۆی دامەزراوەکانی لەژێر پرسیارە ببن نمونە تۆی ساوە ساڵێک و 6 مانگە هەڵبژاردن کراوە حکوومەت نییە ئەمە یاساییە یاسایی نییە باشە و پەرلەمانتارانە کە سوێنیان خواردو ناچنە پەرلەمان ئەمە یاسایی یاسایی نییە تۆ وەرە سیر کە ئێمە کۆمەڵی خەڵکمان لە هاوپیشەکانمان گیراوە لەوانە شیروان شێوانی قارەمان شکری دۆلۆڤان زێباری سەباح ئەتروشی ڕێبەر ئیملکی هەندێکیان ئەمە ینی لێ خۆشببوونی هینیان هەیە سەرۆکاتی هەرێمیان هەیە کە چێر ئازاد ناکرێن هەندێکیان ڕێگان پێ نادرێ پارێزەریان هەبێ هەندێکیان کە حکومەکان تابی حکومیان بۆ تازاکەنەوە تۆ چۆن لە دۆخێکی ئاوایی ئەتوانی بڵێ ئەبێ ڕۆژنامەنووس پابند بێ بەو یاسانی کە هەیە من خۆم لەگەڵەوەنیم کە پابند نەبێ بەڵام ئەوەی کە دکتۆر ساماوتی ئەو دۆخە دروست دەبێت کە ڕۆژناموسی جوان ناکات کاروان ئەڵێ 1950 ئیجازە مۆڵەت هەیە خۆزگە بمانتوانێت پۆلینیان کەین بزانیان چەندیان حیزبیە چەندیان سەر بە حیزبەکان لە ژێرەوە چەندیشان نیمچە ئازادن چەندیشان ئازادن ئێمە نەمانتوانی ئەم پۆلی نەکەین پاشان ئەگە تۆ پرسیار بکەیت تۆ ئەبێت ئەم دامەزرانەی و کوستەندیکای کاگە نۆروان من نازم چەند ساڵ ئێوە هەر ئەسڵان کۆنفرانس توشتان نەکردووە خەز نەکردووە ئەمانە گرفتی گەورەیەن یعنی تۆ شەرعێتت لەم دامەزرایە وستەندوێتەوە لە ڕێگای حیزبەکان لە ڕێگای ئەو کۆنتترۆلکردنی حیزبیەوە بۆیە من پێم وایە تەمەنامە کردوانە بێ من ڕووی دەمم ناکەمە ڕۆژناموسانی کە لە دامەزراوە حیزبیەکانی شەکەن چکە خەڵکی زۆر بەڕێزیتیایە خەڵکی زۆر پرۆفشنناڵیتیایە خەڵکی زۆر دڵسۆزیتیایە خەڵکی زۆر ڕۆژناموسی سەرکەوتوشیتیایە بەڵام کۆی دامەزراوە حیزبیەکان ئەو جەنجاڵی کە دروست کراوە بۆ کۆمەلگای ئێمە ئەو بەریەکەوتنی کە دروست بووە ئەمە دروستی کردووە ئێمە ئەکرا با ئەم دامەزراوی حیزبی هەبێت دامزرایی حکومی هەبێت میدیای حکومی هەبێت کەس گرفتی لەگەڵەوانە دەبواە ئێمە لەسەر ئەو خەتی کاروان باسیەکەم دقیق لەگەڵ ئەو قسەیان ئێمە لەسەر پەیامە نیشتیمانیەتەوەکەی یەک بووینایە با لەسەر وردەکارەکانی تر خلاف با من ڕوئیام بۆ چارەسەرکردنی کێشێک بە ڕوئیاکی تر بێ و شتێک نیشانە دەم تیشکە خەمە سەر تاریکیە کە مەسەر میدیای حیزبی نایکات طبیعیە بە ئەم جیاوازیە هەبێ بەڵام لەسەر پەیامە نەتەوەیەکە ئێمە گرفتمان لەسەر ئەوەیە کە میدیای حیزبی ڕێگا نادا پەیامە نەتەوەیەکەش پەیامە نیشتیمانەکەش بکەینە پەیامی گشتی هەمومان فەتێ پێشستا پرۆژێکمان تەقدیم کردووە بۆ پرۆژێکی نەتەوەی یەکدەنگی و یەکگوتاری لەدای ئەو خۆپیشاندان و ئەو بانگەشە گەورەی کە لە سلێمانی باکوور و شوێنەکانی تر نیشاندرا بۆ پشتیوانیکردنی ڕۆژەوە بەڵام ئیسیجابەت نییە حیزبەکان ئیسیجابیان نییە حیزب بەڕسمی نایەتە پای ئەوەی کە نەخۆی بیکات نەڕێگایە تۆش بیکەیت لەسەر پەیامە نیشتیمانیەکە ڕاستی یەکدەنگ نین ئەمە باسمان کرد ینی پێشتر کە ئەو ڕاگەیاندن بەو شێوەیە بوو بە ڕۆژنامەیە کە لە بەردەستی تویا بوو ئەوانە کە خەباتیان کردووە هەمویان لەسەر مەسائلە قەومیەکە یەکدەنگ بەڵام ئیتر وردە وردە وای لێ هاتووە ئەو تا گلەی هەیە کاکەمال دەڵێت یەکدەنگ نین لەسەر پەیامە نەتەوەیەکە ینی گرفتەکە لێرەدایە بەڵگەشمان بۆ ئەمە ئەوەیە کە شەقام ڕای گشتی سارد بۆتەوە ڕای شەقام نەماوە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە کلێنێک لە نێوان میدیا و میدیاکار و شەقاما دروست بووە یعنی میدیا ناتوانێت کاریگەری هەبێ لەسەر شەقام وەکو جاران نەخێر لەبەرەوەی پەیامەکانمان پەرت و بڵاوە بۆیە ئەبینین ناتوانین بڵین لەسەر ئەم قەزیەیە یا لەسەر ئەم بابەتە ڕای گشتی ئەجوڵێنین یا ڕای گشتی ئەهەژێنین ئەمە نەماوە ئەم کلێنە وای کردووە کە جەماوەر لە جیاواز لەوەی کە هەندێک جار هەستی ئەو ڕوژێنرێ لەسەر هەندێک مەسائل بە هەست
نەک باوەکو ڕای گشتی وەکو فشار ئەمە مەسلەیەکی تر ئەوەیە کە میدیا کەلێنێکی تری بۆ دروست بووە ئەویش ئەوەیە کە جاران میدیا بە حزبی و ئەهلیەوە ئەیانتوانی فشار بخەنە سەر دەسەڵات فشار بخەنە سەر حزبە سیاسیەکان فشار بخەنە سەر حکوومەت پرۆژەکانیان بەرەو پێشبەرن بەڵام ئێستا ئەمە نەماوە نایبینی کۆمەڵێک میدیامان هەیە جگە لە وەک کاکاروانوتی جگە لە هژاندنی هەست جگە لە مارکێتینێکی ناشرین بۆ هەندێک بابەتی کۆمەڵایەتی هەندێک بابەتی جیاواز کە لە ئاستی بابەتە کۆمەڵایەتی ڕەسەنەکانی کۆمەڵگەی کوردیانە کۆمەڵک لایکوڤی و بۆ فترەیەکیش زۆری بۆ فترەیەەکە هەندێک لە میدیاکانمان لەلایەن وڵاتانی دەرەوە فەن دەکرێن پاریان ئەدرێتەیە بۆ ئەوەی کە جۆرێک لە تەوەجوهی جیاواز بەم کۆمەڵگایە بێنە ناو کۆمەڵگەوە جۆرێک لە مارکێتین بکەن بۆ کۆمەڵێک بیری جیاواز کۆمەڵێک توندڕەوی جیاواز توندڕەوی لەم سەرەوە تا ئەو سەرمەبەستمە بۆیە بینین کاتێک کە شەقامی گشتی یا ڕای گشتی کە دروست نابێ نیگەرانیە بە نیگەرانیەوە ئەڕوانێتە ئەوە شەقامیش تاوەڕێی ئەوەیە پەیامێکی میدیایی نیشتیمانی یەکگرتووی بۆ بێت لەبەرەوەی شەقام خۆی ئامادەیە خۆی لە هەستە نەتەوایەتەکانە بینیمان لە خۆپیشاندانەکانە بەڵام ئەی دوای ئەوە چی ئایا ئێمە لێرە ئەوەستین و ئەمێنینەوە هەر شانازی بۆ ڕێپێوانە و یەک دەنگیەوەکەین نەخێر ئێمە شەقام داواکاری تری هەیە لە میدیاکارکە تا ئێستا میدیای ئێمە ئەوەی کە باسمان کردیانی لە ڕێگەی خیتابێکەوە لە رادیۆیە بەڵێ تۆ توانیوتە ڕاپەڕینێکی گەورە بەرپا بکەی بەڵێ ئەوەندە کاریگەری هەبووە بەڵێ ڕەنگە لە ڕێی خوێندنەوەی بابەتێک لە جەریدەکەی بەردەستەوە ئینتیمات زۆر گۆڕابێت بەڵام ئێستا ئەم هەموو کەناڵی کە کاکاروان باسی کرد هەیە ئەم هەموو هەواڵ و بەرنامە و ئەم هەموو شتەکە ئەکرێ ناتوانانی کاریگەری لەسەر بینەر دروستکە بەداخەوەنە لەبەرەوەی کە کاریگەریەکە هەم کورت مەودایە هەم لە فئەیەکی کەمایە لە چوارچەوەیەکی کەما ئەمێنێتەوە ناتوانێت یەکگرتوو بێ ئەمەش ئەومان پێ ئەڵێ کە یەک نەبوونی خیتابی میدیایی و ئاستبەرز نەبوونی خیتابی میدیایی و یەک نەبوونی میدیاکاران لەسەر ئاستبەرزی ئەم خیتابە میدیاییە ئەومان پێڵە بۆیە شەقام چاوەڕوانی ئەوەی لە ئێمە هەیە وە سزای ئێستای میدیایی یاوە شەقام سزای میدیای یاوە بەوە ئەبینی کە زۆربەی کات مایکەکەتە بەیاڵی ئەمە باسی چیەکەن ئێوە چێن یا شتێکەڵێت و ئەڕوا ئەو سەنگە میدیایی جاران کە هەبووە نەماوە لە ناو جەماوەرە ئەمەش خەلەلێکە یاخود کەلێنێکی زۆر گەورەیە پێویستی بە جوهدێکی زۆر هەیە کە بەداخەوە لەگەڵ میدیا ئەش بێتەوە لەگەڵ خەڵک لەگەڵ شەقام کاک کاروان زۆر جار دەبینین یعنی بەعام ئێستەوەی لێ هاتۆ ئەوەندەی لە مۆبایلەکەتەوە یعنی دەتەوێت شتەکان ببینیت سێری کەناڵەکان ناکەی چکە دەڵێت مۆبایلەکە لە بەردەستما هەموو شتەکان دەبین و ئیتر هەواڵی ڕاست و ناڕاست و ئەم هەموو پەیجە بێدایک و باوکو شتانشکە هەیە بەڵام ئیتر خەڵک بە دوای ئەمانەوە ینی بۆچی ئەم دێکترازانە لەگەڵ ئەعلام و ڕاگەیاندنا بۆچی ئەمە دەزانین کۆمەڵێک یاسا هەیە لەسەر ڕاگەیاندن بۆ نمونە کە تۆ کەناڵێکی نابێتەن هاتۆ هەواڵ بێ بە خەڵک ینی ڕەنگە بینەر تووشی مەلەل ببێ پێویستە زۆر جار لە ڕێی فیچەرەوە لە ڕێگەی وێنەوە تۆ بینەر بەلای خۆتا ڕابکێشی پێویست بە هەواڵی وەرزشیە هەواڵی سیاسیە بابەتی هەمە ڕەنگە یعنی لە ڕاگەیاندنەکانە گرنگی بەم شتانە دراوە یان تەنها ئەو هەدەفەی ئەو ئامانجەی کە کەناڵەکەی بۆ دامەزراوە ئیتر بێت و قسە بکە و جنێ و باو هیچی تر ئەم شتانە لەبەر چاو نەگرێ تەلەڤیزیۆن یەکێک بوولەوانی کە لە هاتووە سەر گیانەڵا پێش مەرگی نزیک بووبوویەوە بەس ئەم شەڕی ئەخیر لە دوایین ڕاپرسیات دەستگایەکی کادا لە ساعە هەفتای خەڵک کە سەری تەلەڤیزیۆنی کردووە پێش ئەم شەڕی ئێران و ئەمریکا بۆ مسلسل لە باڵین بۆ زنجیری تەلەڤیزیۆنی سێری کردو لەگەڵ یاریەکان ئەو گەیمەکان ماشەکان ئیتر ئەخباری لێوە سێر نەکردو ینی هەواڵ کە بڕبڕی پشتی میدیا هەواڵە بۆ لەبەرەوەی لەپی دەست ئێستا میدیای لەپی دەست هاتووە ینی نە کاغەزی دەوێت ڕۆژنامە و نە شاشەیەکی گەوری 65 دەوێت نە رادیۆیەکی شتەوێت مەگە لە سیارەیە لە ئۆتۆمبیلە بۆ لەبەری هەموو شتێک لە لەپی دەستەکەتە هەیە ئەمە شتێکی باشە بەڵام ئەم لەپی دەستە ئەم مۆبایلە کاریگەری ئەوەی نەکردووە کە شوێنی ڕۆژنامەکەت بۆ بگرێتەوە کە ڕۆژنامەیە کاتی خۆی مانشێتێکی بڵاو کردوێتەوە ئەم مانشێتە بە دنیای بڵاو بۆتەوە بەڵام ئێساتێ هەموو ڕۆژێک لە سوۆشیال میدیاکانەوە شت ئەوترێت بە دەر لە دەنگوباسی شەڕ و بۆمباران و ئەوانی کە پەیوەست بە خەڵک خۆیەوە ئەو ماوەی ئەخیرەش کە کێرڤی تەلەڤیزیۆنەکان زۆر بەرز بوویەوە لەبەرەوەی پشوو بوو و ڕەمەزان بوو
و شەڕیش بوو ینی کۆمەڵێک مواسەفاتە بۆ ئەتوانم بڵێم ینی تەلەڤیزیۆنەکان شاگەشکە بوون بۆ لەبەری خەڵک هەموو سێری ئەکردن ئەجەنا ئێستا وردە ئەگەر شەڕەکە نەمێنێ کێری ئەوانیش دابەزێت ئەم کێشانە کێشی سەردەما قەیناکە ینی خۆی لەگەڵ ئەوە هیچ کێشە نییە کە رادیۆ هاتووە ڕۆژنامە نیگەران بووە کە تەلەڤیزیۆن پیا بووە رادیۆ نیگەران بوو بۆ لەبەری وردە جمهورەکەی کەمەکاتەوە ئێستا لەم سەردەمەی ئێمە میدیای دیجیتاڵی هاتووە هەرسێکیان پژۆ خراون ینی لە کۆی 1950 مۆڵەتی کاغەزی لە هەرێمی کوردستانە کەڵم کاغەزیانی ڕۆژانە هەفتانە دوو هەفتە جارێ مانگانە وەرزانە ساڵانە 1950 مۆڵەتمان ناوە ئێستا 12 تقریبان بۆ 12 ڕۆژنامەی کاغەزی دەرەچێت یا ڕۆژنامە ئەوەی کە ئەی تو ئەی سری بێدانی لاپەڕەکەی شەرتیش نیە ڕۆژانە بن هەمووی نەخێر ڕۆژانە نییە ئەوەی ڕۆژانەکان سێ یا چوارن ئەیش بە منەظەمی دەرچن ئەوانی کە گۆڤارەکان بۆتان کردبێ بۆ ئەمە بۆ لەبەرەوەی کە خەڵک بۆ نمونە کاتێتە بازار جەریدە ناکڕێ ڕۆژنامە ناکڕێ بە جەریدەکە سەردەمی بەسەر چووە لا نەخان تۆی ئەگەر بڕۆیتە بازار بەدەستی جلی 70 ساڵ لەمو پێشەوە ئەوەی کە پیاڵن یعنی ئەوەیە کڵاو و مەسەلەن جلی کوردی ئەمانە شتەکەت لەگەڵ سەردەمەکەی ناگونجێ ئێستا ڕۆژنامەش ئەو هەموو تەکلیفەیە کە ئیکات ئەو هەموو کاغەز بێن و پلێت بێنە و وەرەق بێنە و فەرزی ئەلوانیکە و بی بە بازار و دابش نا ئەوەی بۆچی ینی تۆ جهازەکە وا هاتووە سەردەمەکەت وا هاتووە کە ئەوەت لەدەست چووە بەڵام ئەمەی ئێستا ئەمە کە ئێستا ئێمەیکەین هەموو ئەنگلیمان هەیە ئێستا میدیا خۆی بۆ بە باسی باسەکان میدیا خۆی بێت تۆ ئەبێ ڕێگەت بۆ ڕۆشن کاتەوە حیزب لە بینی خوانە کێشانەیە نەکرد یەک حیزب میدیای ئەهلیەکەشمان کێشی هەیە میدیای بازارەکەشمان کێشی هەیە بزنسەکەشمان کێشی هەیە ئێستا من هەموو ڕۆژێک هەفتەی مۆڵەتێک بۆ دوو مۆڵەت لە سلێمانیا ئەبەخشم بەشی هەرە زۆری دیجیتال میدیایە ئەمەی میدیای ئەم میدیا تازەیە ئەمە کە دروستە بێت فەندێکی هەیە ئەم فەندێتە بەردەستی فتری ئیشی باشی پێکات ئەڕات هینە لەگەڵ فەندەکە وەسای کوژایەوە ئەوژە کوژێتەوە ئەمە میدیای موقەتە کاڵم میدیای پەشمەکە ینی تامەکەی لەدەم تا فترەیەکە دوایی ئەبرێتەوە بەڵام سێرەکەی ڕۆژنامە هەبوو 300 ساڵە ڕۆژنامەیە مەسەن ئەوانی ئەوروپا ئەوانی سین ئەوانی یابان ئەوانی میسر بۆ لەبەری بەردەوامی هاتووە ئەساڵەتی هەیە ئەمانی ئێمەش بە هەمان شێوە ئێمە کێشەکان لە میدیاکەش نییە کێشە لەو کێشەیە کە تو باست کراڵێ هەموو شتێکت هەموو مؤسسەکەت هەیە ئەگەر میدیای ئێمەش کێبڵمان هەبێت بە خۆڕایی پەخشی نەکەیت بڕاتە ماڵان وەکو ئەوروپا ئەمە داعمێکە ئەمە پاڵپشتێکە ئەگەر ڕیکلام هەبێ وەک ئەوەی کە یاسایەک هەبێ یاسای ڕیکلام کە میدیا ئەبێ بەشێک لە ڕیکلام بۆ میدیا بێت ئێمە یاسای ڕیکلامەکەمان چوو پەرلەمانەوە باوەڕان کەسمان ئاگامان لێبوو بێت چۆن ڕۆژ چۆن دەنگی لەسەر درا کەواتە تۆ میدیا بێبەشی لەم دوو شتە ناتوانێت لەسەر پێی خۆت بۆسی کە لەسەر پێی خۆت نەوەسای پشت ئەبەستی بە کەسێک بەخێوت کە دایەن و دایەنگە دایەنەکە شیر دەیاتێ دایەنگەکە بەخێوت دەکات لەکوێ دایەنگەکە داخرا دایەنەکەش بەجێ دەیڵێ میداکە دەکەوێتە سەر شەقام و کەوێتە سەر جات باشەکەواتە دکتۆر سامان ئەکرێ بڵین لەم بابەتەدا یاساش کەم تەرخەمە یعنی بەشێک لەو گرفتانەی کە ئێستا ڕوبەڕووی میدیا بۆتەوە هۆکارەکەی فەراغی یاساییە ینی ئەوەی کە کاروانیش باسی کرد هەندێک یاسامان هەیە ئەمە چۆتە پەرلەمانەوە کە بەڕاستی ڕەنگە گرنگ بن ئەم یاسایانە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت ڕەنگە کاریگەری زۆر باش بەجێ بهێڵێ بەڵام نازانی ئاسەواری ئەمانە بەکوێ دەگا لە کاتێکیشدا کۆمەڵێک یاساشمان هەیە بەڵام ڕەنگە جارێکی تر گرفت لە جێبەجێکردنی یاساکانی شاهابێ کەواتە یاسا خۆشی بەشێک نییە لەو گرفتانەی کە ئێستا هەیە بەڵێ ڕاستە بەڵام یاسا چێ دەریەکات پەرلەمان دەریەکات و هەندێک جار لە شێوازی ڕێنمایی و ئەنزیمەیە وەزارەت ئەنجومەنی وەزیرە دەریەکە گرفتەکە لەوی شاهەیە یعنی لەناو ئەوانی شاهەیە بۆ وەرەکو کاکەمالیش باسی کرد کە تۆ لە کوردستانە کام مؤسسەی دەگری گرفتی تێدا هەیە یعنی تۆ ئەوە تا بارودۆخێکە دەیە پەرلەمانێ چەند ساڵە نەیتوانیوە قانونێ دەرکا ئێستا پەرلەمانتارە دەیە بەبێ پەرلەمان ئیشی خۆی بکات لە ڕابردووە پەرلەمانێت بۆی درێژکردنەوەی چۆن دەتوانێت متابعە بکە خۆی یاسا دەکرێت کتێبێکی مقدس نییە دەکرێت لەگەڵ باڵای گەشە سەندەکانە هەموار بکرێتەوە نەیتوانیوە هەموار کرێتەوە یای من نمونەیەکی بچووک بازەکەم لە یاسایە کە ڕەنگ بێ دەرچین یاسای هاتوچۆ لە کوردستانە 2004 ئەوەی عێراقمان جێبەجێ کردو 2004 عێراق کردوێتە 2009 2004ەکە هەڵوەشانەوەی مال لەسەر کۆنەکە عێراق ڕۆین واتە تۆ دواکەوتووی تیسەڵی ئەڕۆی لەو مؤسساتانەیە بارودۆخێک لە هەرمی کوردستاندا هەیە بارودۆخێکی نەخوازراوە لە ڕووی مؤسساتیەوە وای کردووە بەشە لە یاسان وەکو یاساکان وەکو خۆی پێویست جێبەجێ ناکرێت و بەشێکی کەمان پێویستە بۆ
پێشخستنی بۆ هەندێک یاسای دیکەشمان پێویستە بۆ دەرچواندنی یانی بارودۆخی لە کوردستاندا هەیە ماسیە بچووکەکان نەگرێ یاساکە ئەوەی کە کەمال باسی کرد شێوانی و کۆمەڵێککە بەڵام ئەوەی کە کەناڵە گەورەکان کە زەبەلاحن ئەوانە بە دڵی خۆیان ئیژەکەن و هەڵە ئەکەن و پێشەکاریشەکەن و کەس نییە مامەڵەیەکی یاساییشان لەگەڵا پێ و بارودۆخێکی نەخوازراوە بێگومان هەڵە کەم کوڕی هەیە بەڵام ئەوەی کە گەورەترە و پەیامەکەی خەڵک زیاتر سەریەکە هەڵۆکە مکڕەکەی کاریگەرترە تۆ دەبێت چاول لەسەرەوە بێ زیاتر نەک کەناڵێکی دیکە کە ڕەنگێ ژمارەی سیرکەرەکانی ئەجگار کەم بێت تۆ دەی محاسبەیەکەی هەندێک جار ئەوەی لە هەرێمی کوردستان بینیمانە مؤسسەیەک محاسبە کراوە لەسەر ڕەفتارێک ئێستا و ڕەفتارە مؤسسەی دیکەی گەورەترە کاتەوە محاسبە ناکرێت هەندێک دیاردەمان بینیوە لەو ماوەیە بۆنیە تەغویشکردن مەخەوەشکردنی دەموچاوی کەسایەتێک ئەگەرەمە هەڵەیەک بێ کەناڵێک تەوان ئەسڵان سزاکەی ئەبێ بە گوێرەی سزایەکی گونجاو بێت لەگەڵ مامەڵەکەبی نەک داخستنی لق و فەرعەکانی و کەناڵە باشە دێ ئەوە دەکەی کەناڵی دیکەش ئێستاواکە کاتە دکتۆر ینی تۆ بڵێ یاساکەش بە شێوەیەکی دادپەروەرانە جێبەجێ ناکرێت یاسایانەی کە هەیە گرفتیان لێ نییە یاسای سەردەمی خۆیان بوونە تا حدێکی زۆر باش گونجاو بووە مەقبولێتێکی هەبووە لەناو میدیاکارانە بەڵام هەندێک یاسای دیکەشمان پێویستە و ئەو یاسایانەش ئەبێ پێش بکرێ ئاخر یاسای کە دەرچووە یاسای قەدەغەکردنی خراپەکارانانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە 2010 کە ئەو کاتە فەیسبوک نەبووە ئەو کاتە تازە مۆبایل بڵاو ببەوە زیاتر ئامانجەکەی مۆبایل بووە کە نامەیەک نەنێدرێیان شتێککە لە 2010 بۆ ئێستاکە وا نزیکەی چەند ساڵ ئەکا یعنی وا خەریکە 18 ساڵ و ئەگات 18 ساڵ 18 ساڵ پێشکەوتنی دیکە بووە ئێمە ئەبێ یاسا یعنی زانستێکی بەراوردکاریە بزانین لە وڵاتانی کە چۆن ئەو سۆشیال میدیایان ڕێخستووە چۆن ئەو بارودۆخیان ڕێخستووە من پێم وایە لە سەردەمێکە میدیا هێزی قووەتی نەتەوەی کورد بووە وەکو سەردەمی ڕۆژنامەی کوردستان و دواتر و ئەوەی لە ئەزانی دکتۆر ئەو کات ئەو سەردەمەی کە تۆ باسی دەکەسە بۆ نمونە ئەمەی کە لە بەردەستی منای قوتابخانەی ڕۆژنامەوانی سلێمانیە کۆمەڵێک کەسی تایە کە لە ئینەکانی خۆیان بۆ نمونە جەمال بابانە مستەفا پاشا یامڵکیە شێخ نووری شێخ ساڵحە ئەمانە هەر یەکێکیان بۆ خۆیان لە سەردەمێکدا ڕۆژنامەیەکیان دەرکردووە پابند بن بە ئەخلاقیاتی ئەوەی کە چۆن ئەم کار لەسەر ئەم ڕۆژنامانە دەکەن و بەڕاستی زانراوە سەرنووسەری ئەم ڕۆژنامانە کێیە هەتا ساڵانێکی ینی پێشتریش ئێمە ئەگەر گرفتێکە بووە بۆ نمونە کەسێک ناوێکی بهێنرا لە ڕۆژنامەیەکە لە شوێنێکە دەیپرسی بزانە سەرنووسەری ڕۆژنامەکە کێیە تۆ دەتوانی سکاڵا لە سەرنووسەری ڕۆژنامەکە تۆمار بکەیت بەڵام ئێمە ئێستا دەبینین ئەم هەموو پیجە بێدایک و باوکە هەیە کە ڕەنگە ڕۆژانە دێها قسە لەسەر ئێمە بکرێ بەڵام تۆ ناتوانانی بیان دۆزیتەوە یعنی ئەگەر بیبیتە دادگاش کەیسەکە باوەڕم لە دادگاش ینی بابەتێکی ئەوەندە تون دوو تۆڵمان نییە کە تۆ بتوانانی ئەم کەسانە بدۆسیدەوە کەواتە لەم کاتەدا پێویستمان بە چی یاسایەکەیە بۆی زیاتر ئەم بابەتە تون دوو تۆڵ بکرێتەوە هەمیشە گرفتەکان سەرەتا سەر هەڵەیەن دواتر چارەسەری بۆ دۆزێتەوە وەکو چۆن نەخۆشی بیا سەرەڵای دوای چارەسەری بۆ دۆزێتەوە سەردەمێکە بۆ تیارە خەتف کراوە قانونی نێودەوڵەتی دەستەوەسان بۆ چۆن مامەڵی لەگەڵا بکە دوای چارەسەری بۆ دۆزیێتەوە ئەمەش بە هەمان شێوە کە میدیای ئەلکترۆنی ئەوەی کە لە ڕێگای ئینتەرنێتەوە بڵاو دەبێتەوە کە دەرکەوت وڵاتان یاساناسەکانیان پیاوانی پۆلیسیان حەپەسا بوون چۆن مامەڵی لەگەڵا بکەن بەڵام ئێستا لە وڵاتانە وردە مامەڵی لەگەڵاکەن لا نەخان ئەوەی لە کوردستاندا دەگوزارێ حاڵەتێکی نەخوازراوە لە وڵاتانی دیکە ئەوە نە کەناڵەیان نییە لەبەرەوەی کەناڵ لێپرسینەوەی لەگەڵا دەکرێتەوە بودجەکە و لەکوێ دێ ئەسڵان لە کاتی خۆشیە کە یاسای چاپەمەنی هەبوو حسابی ئەوە دەکرا دەستگای چاودێری دارایی بۆی هەیە لە کەناڵەکان بپرسێ کاکە داراییەکە لەکوێ دێ ئەو داراییە بۆ نمە نابێت لە وڵاتێکی دراوسێمانەوە تۆ دەعم و فەندەکە لەوێەوە بێت چکە دیارە ینی چۆنی و کەناڵە کارەکە و نابێت لە حکوومەتەوە بێ ئێمە حاڵەتێکی نەخوازراومان هەیە جگە لەوەی کە ئێمە دوو جۆرە میدیای سێبەرمانەیە میدیایەکی سێبەرمانەیە حیزبەکانن بەڵام دیارێکێ بەڕێوەی ئەبا میدیایەکی دیکەمان هەیە نایەڵن بزانرێت چێ بەڕێوەی ئەبا بێگومان ئەگەر لە من بپرسی من دەتوانم ینی پێم وایە پیاوانی پۆلیس و ئاسایش بە هەمان شێوازی ئەلکترۆنی وایان هەیە تەکنۆلۆژیای ئەلکترۆنی وایان هەیە ئەو کەسانە بدۆزنەوە هیچ نەبێ ئەو ماڵە بدۆزنەوە کە لەوێەوە پەخشەکە کراوە ڕاستە دەری ناخەن چێ لە پشتێوەیەتی بەڵام تا حدێک بەشێکی دۆزرێتەوە بەشێکیش لە هەموو تاوانێکا وایە لە تاوانی دزی و کوشتنیشە بەشێکی هەیە ڕقمێکی پێوتێ ڕقمی تاریک نادۆزرێتەوە بەڵام ئەوانەی کە پێیان وابێت لە پشت میدیایەکەوە
کە دیار نییە لە کام شارە و دیار نییە کێسە نووسەرێتی لە بەرپرسیارەتی ڕزگاریان دەبێ من پێم وایە ئەگەر ئەم پیاوانی ئەمنی و ئاسایش بیانەوە بیان دۆزنەوە دەدۆزرێنەوە باشە کاکەمەل ڕۆژنامەنووس دەبێت تەنها گەیەنەری زانیاریەکان بێت ئەوەی کە بۆی نووسراوە ئەوەی کە پێی وتراوە دەبێت ئەوە بگەێنێ یان دەبێت ڕۆڵی پارێزەر ببینێ بەڕاستی لەو هەواڵی کە بڵاوی دەکاتەوە تۆزێک وجدان دەڵێت وجدان بەکار بهێنرێت پێوەستە بە مۆڕاڵی دەستگاکە و کەسەکە خۆیەوە کە چۆن کار لەسەر ئەو پرساناکە دەبێت چۆن بێ من پێم وایە عفوم کرد پێشەوە من پێم وابێ ئێمە زۆر باسمان لەوە کرد خۆت باست لەوە کرد کە کاتی خۆی بەڕادێکە توانرا خۆ پیشاندان دروستکرێوانە ئەو قۆناغی شاخ و ئەوانە جیای ئێستا من لە قۆناغی ئیدارە و حکومڕانیان موسساتمانەیە پەرلەمانمانەیە کە یاسا دەرەکات و ئێمە ئێستا شار و ناوچەکانمان بەدەستەوەیە کە ئەمە لە تاریخی کوردان زۆر کەم شتیوا بووە بۆیە ئەم دۆخی کە ئێستا هەیە جۆرێکتر جیاوازە من پێم وایە پێم وابێت لە پێش هەموو کەسێکەوانەیە ئەرکی حکوومەتە نەک حیزب ئەرکی حکوومەتە کە ئەو دۆخە بە چاوی بایەخۆ سەیری کات و بێ کۆنتترۆلی کا و بێ چاکی کات تەمن کۆنتترۆلکرد بۆ مانایەنە چکە ئێستا ئێمە لە دۆخێک کاژین ئێستا حالێن لەم دۆخاژین ڕۆژنامەنووس زۆر جار ناڵێم هەموو کاتی زۆر جار بە چاوی ئۆپۆزیۆن بوون ئەگەر ڕۆژنامەنووسێکی ڕخنەگر بێ ئەگەر دەستگایکی ڕخنەگر بە چاوی ئۆپۆزیۆن بوونەوە مامەڵی لەگەڵاکرێ ئۆپۆزیۆن بوونیش یعنی ئەوەی کە هەموو ئەگەری لە بەرامبەر یا کراوەیە ئەگەری هەیە ئێستا تۆ ڕۆژنامەنووسێکی ڕخنەگری ئەگەری هەسبێنێت تۆمەتێکە بۆ دروستکەن وەکوی کە بینیمانە لە هەرێمی کوردستان چۆن تۆمەت بۆ سیاسی دروست کراوە خراوەتە سجن چۆن تۆمەت بۆ ڕۆژنامەنووس دروست کراوە کە بەو حکومەت گەری امتیازی زۆر باش وەرگرە تاوی پێوەرەگیرێ هەیە هەبوو بەڵێ طبعا ناویش ئیشە جوانەکانی حیزبەکە تاوەیە بە خەڵک ئەگەر تۆ مەسەن بۆ نمونە تۆ دەستگایەکت هەبێ بۆ پێدانی زانیاری ئەم ڕۆژنامەنووسانە ئیجبارەکەی ئەڵێ نابێ بە ناوی سەرچاوی گوماناویەوە شت بڵاوکەیتەوە ئەیکە تۆ دەستگایەکت نییە موسسەیەکت نییە یاسایەکت نییە بۆ پێدانی زانیاری ئەم ڕۆژنامەنووسا چیە لە منی وەرەگرێ لە کەسێکتی وەرەگرێ جا ئەو کەسە ویست و تێڕوانینی خۆی تێکەڵ بە ئینەکە ینی زۆر جار ڕۆژنامەنووس من پێم وانێ مەحسووم بێ من پێم وانێ بێکەم و کورتی بێ بەڵام لە دۆخێکە ڕۆژنامەنووس بەکارهێنرێ ئەخرێتە غەڵەت و کۆی کەوتی تاهۆی پێدرێ یا تاوی پێدرێ یا قامچی لێدرێ ینی ئەگە تۆ ڕخنەگربی قامچیت لێدەن ئەو خەنە زیندانە و کەسیش نییە لەسەر هەڵباتی یاساژ نییە و ئەگەر سەر بە حیزبەکانیش بیت و مامەحەمەیان بۆ بکەیت و ئیشەکانی ئەو مەراکی تا هەوەرەگری دەستخۆش خەت و هەنا ئەگەر زۆر جار باس لەوە دەکرێت گەر بێت و میدیای بێلایەن بێ ڕەنگە گرفتەکان کەمتر بن ئێمە میدیای بێلایەنمان هەیە ئەگەر زیاتر ئاقارەکان بەلایەنی بێلایەنیدا بێت بەشێکم گرفتانە چارەسەر دەبێت بەداخەوە ئێمە ناتوانین بڵین میدیای بێلایەنمان هەیە دەگمەنن ئەو میدیانەی کە ئەوانە بانگەشەی بێلایەنیش دەکەن بێلایەنین میدیای دەگمەنمان هەیە ساڵانێکە خۆڕاگری خۆیان هێشتۆتەوە باجی زۆر قورسیان ناوە ڕۆژنامەیان هەبووە وەستێنراوە وێبسایتیان هەبووە داخراوە و جارێکی تر بە شێوازێکی تر کردویانەتەوە لە سوۆشیال میدیایە محارەبە کراون ئەمانە هەمووی هەیە ئەم لایەنە ئەرێنیانەمان هەیە لایەنی نەرێنیشمان هەیە کە وەک خۆت وتت جاری وا هەیە میدیایەک یەک دنیا تەشیرت پێکە نازانین تۆش کات لە کێ بکەیت ئەڵەن لە دەرەوە پەخشەکەی لە دەرەوە بابەتی بۆ دائەبەزێنرێتیە لە میدیایە یاخود لە دەرەوەی هەرێمەوە فەن دەکرێ ئەمانەشمان هەیە لەم گێژا و بارودۆخەیە من ئەمەوێ باس لەوە بکەم کە ژمارەیەک خانمی میدیاکاری زۆر ئازا و بەتوانە و دڵسۆزمان هەیە لەم گێژاوەیە کە هەمومان باسمان کرد جۆرێکسیاری ئەو بکەم بڵێ بەتۆزێک باس لە ڕۆڵی ژنانیش بکەین بەڵێ هەر لە قۆناغە جیاوازەکانەوە هەتا ئێستاش بێگومان ژنانیش دەور و کاریگەرێکی باشیان هەبوو لە مەجای ڕاگەیاندندا بەڵێ هەر لە بنەماڵی بەدرخانیەکانەوە ژنان ئەگەر بە ناوی خوازراوی شەو بێ هەندێک جار کچی کورد کچە کورد نێرگز ئەرخەوان ئەم ناوانەشمان هەبوو بە ناوی خوازراوە زۆر جار بابەتیان بڵاو کردوتەوە و چەندین ژنمان هەیە کە بابەتەکانیان بابەتی هاندانی کۆمەڵگە بۆ بەرەو پێشچوون خوێندنی ژنان هاوکاریکردنی یەکتری دڵسۆزی بۆ کۆمەلگا کۆمەک کۆکردنەوە لە کاتی قەیرانەکانە ئەمانەمان هەمووی
هەبوو بە درێژایی تاریخ لە ئێستاشدا کۆمەڵک ژنی زۆر ئازامان هەیە کۆمەڵک خانمی زۆر بوێرمان هەیە بەڵام لەم گێژاوەیە تواناییەکانیان زۆرجار بەدڵشکاوی لە میدیا بەجێ ئێهێڵن و ماڵەکان بە باشتر ئەزانن لەبەرەوەی وەگوتمان ئەم بارودۆخە کاتێکە بینین پیاوەکان بەو شێوەیە ئەخرێنە زیندانەوە هەڵبەتا بۆ ژنان ئەمە قورسترە لەم بارودۆخە کۆمەڵایەتە لەگەڵ ئەوەشە هەوڵ ئەیەن وەک سنەوبەرێک خۆیان بێڵنەوە پەیامەکانیان بگێنن ئەبینین کە نمونەی زۆر جوانمان هەیە واجگە لەوەی کە لە بواری ڕۆژنامەوانیە ئێمە ژنانێکی بەتوانەمان هەبووە لە بواری سیاسی و ڕۆژنامەوانیشە ژنانی بەتوانەمان هەیە کاتێک حەبسەخانی نەقیب بۆ عوسبەت الئومەم نامەیەک ئەنێرێ ئەم نامەیە داڕشتنەکەی و پەیامەکەی کە ئاڕاستەی کردووە پێمان ئەڵێ کە ئێمە سەردەمێکی زێڕینمان بەجێ هێشتووە پێویستەکە کە بەربەر پرسیارەتێکی زۆرەوە لەگەڵ ئەو سەردەمەیە مامەڵە بکەین لەگەڵ ئەم گێژا و کێشمەکێشەی کە لە ئێستشدا هەیە پێویستەکە ژنان خۆڕاگرتر بن ئەگەرچی هەوڵیان ناوە لە چوارچەوەی گەاندنی دەنگەکان پەیامە میدیایەکان بگێن و دەنگی ژنانیش بگێن دەستخۆش کاک کاروان ئێمە بە درێژایی بەرنامەوتمان ڕۆژنامە نووس زۆر جار دەوترێت ڕۆژنامەوان هەر بەڕاستی دەمەوێت بزانم ڕۆژنامە نووس یان ڕۆژنامە لە ڕووی زمانەوانیەوە سەحەفی وشە کۆنە عەرەبیەکە ڕۆژنامە نووسە چونکە کاتێک بە قەڵەم نووسراوە باشە ڕۆژنامەوان پێم وابێت لە بادینەکە وەرگیراوە ئێستا زاراوی میدیاکار هەیە چونکە میدیا نەک ڕۆژنامە رادیۆ و تەلەڤیزیۆن و دیجیتال میدیاکەش پێوترێ میدیا ئەگەر تۆ مجمەلی هەموو ئیشەکە حسێب بکەی میدیاکارە ئێستا بەڵام ناوە دێرینەکە و ناوە مێژوویەکە کە هێناومانە بە ڕۆژنامە نووسی هاتوو ڕۆژ و عەرەبی سەحەفیان و ئیعلامیان ڕاستەکە کامەیە گەر تۆ بۆ نمونە بتوێ بەکاری بێن دەبێت بڵێت ڕۆژنامە نووسەکە ئێستا مقداد مەدحەت بەدرخان ڕۆژنامە نووس بووە میدیاکار نەبووە پیرەمێرد ڕۆژنامە نووس بووە بەڵام ئیتر ئەم جیلی ئێستا ئەمانە میدیاکارینی ئێمە مەسەلا ئەمە لە تەلەڤیزیۆنە ئیشەکەین لە رادیۆی ئیشەکەین لەمانەیە بەڵام بەعام زاراوەکە هەر زاراوە کۆنەکە ڕۆژنامە نووسەکەیە تازە ئەمە باشە زۆر بە کورتی کاک کاروان کاتم هیچ نەماوە کەناڵە ئاسمانەکانی ئێمە توانیوانە ببنە کەناڵێکی جیهانی نەخێر نە جیهانی نە نیشتیمانی نە نەتەوەی کەناڵە ئاسمانەکانی ئێمەش بەعکسەوە کەناڵی ئاسمانیمان ئێستا سی و ئەوەنە کەناڵی ئاسمانیمان هەیە ئێمە لە باشوور لە هەرێمەوە وشەی ئەنفال لە کابرایەکی سوودانی بپرسە نەیبیستووە نەیگەیانوە کەواتە تۆ نەیتوانین نیشتیمانیەتی خۆی بکە بەڵام ئەگەر آخر سەرم بێت بۆی دووسێ ڕێی بچووکم هەیە چارەسەرکردنی ئەم دۆخی کە باسێکین ئێمە هەر لە خۆمانین وەکو هینی لێ هاتووە بەڵام کۆمەڵی ڕێگەچاری سەری ئیشمان هەیە لە سلێمانی هەنگاومان ناوە دادگایەکمان جا کردوتە بۆ ڕۆژنامە نووسی ئەمە هەنگاوێکی باشە دوو پێویستمان بە یاسایەک هەیە بۆ ئەم سەردەمە یاسایەکی مۆدێرن جگە لە یاسا کۆنەکە چوارچەوە گشتەکە دەستکاری نەکەین چونکە باسی ئەومان زۆر کردووە لەگەڵ دکتۆر سامان بەس بڕاتە پەرلەمان و سەرۆکە دەرەچێت لەوانەیە بە سەقەتی دەرچێت اینجا پەروەردەمان ئەوێت ئێمە یەکشت پێش پەروەردەکەش ڕۆژنامە نووس لای ئێمە پیشە نییە ئەوە گەورەترین کێشەی ئێمەیە هیوایەتە کە بوو بە هیوایەت کابرا خۆی بۆ مانوو ناکات و حماسیشی نییە بووی خۆشی تیان ناپینێتەوە نەیکەین بە پیشە یاسای خانشینی جێبەجێ نەکەین بۆ ڕۆژنامە نووس ئاوای لێکەیەت آخر شت پەروەردەی ماڵ ئێستا گەورەترین کێشە لای ئێمە جنێوە ڕۆژ نییە یا هەفتەی دوو جار سێ جار من بابەت بە کەناڵەکان ئەسڕمەوە بە تایبەتی لە دیجیتال میدیا کچێک دەرەکەویم قابلیەکی کردو کچێکی جوانە 1500 کۆمنتی جنێوی بۆ هاتووە بە دەستی ئەنقەس ناچار تەلەفۆن ئەکەن ژیانم لە خەتەرایە ئەبێ بە کەناڵەکە تەکلیفی لێک چونکە کەناڵ بۆی نییە ئەتوانی سەرەوە ئەمە زاهیرەیەکە نووسینی ڕەدی قسەکردن لە پەروەردەی ماڵ مزگەوت مەکتەب قوتابخانە ئەم سیانە زۆر زۆرورە و مەرجی ژنیە ئێمە ئەبێت لە مناڵەکانمان بگەێنین مەرج نییە ئەوەی لە سۆشیال میدیا و لە میدیا بڵاو کرایەوە ڕاست بێت ڕاستە دەستخۆش من بەجاوی لێبوردنەوە کاتی بەرنامەکەم کۆتایی هات دەبێ کات بین بە ستۆدیۆی هەشت لەبەرەوە ناتوان بگەڕێمەوە بۆ لای میوانەکانم زۆر بمبورن بەڵام تەسەورەکەم کۆمەڵە کشتی زۆر باشمان باس کرد بە هیوای ئەوەی کە توانی بێتمان گرنگی زیاتر بۆ بابەتە بدەین و بتوانین ئەو ڕاگەیاندانی کە هەیە کە ئێستا کار دەکەن ئیتر لە کۆنەوە چۆن هێناومانە و تاگەشتۆتە ئێرە ئەوەی کە گرنگە لەم سەردەمەدا چۆن کار بکرێت چۆن هەوڵ بدەین کە ڕاستترین و دروستترین زانیاریەکان بە بینەرەکانمان بگەێنین زۆر باسیشمان لە مەسلەی کۆمنت و قسە و جنێوی ناشرین لە کۆمنت و ئەوانە کردو و زۆر بەرنامەمان لەسەر کردووە کە باوەڕم تەسەور ینی وا بڕوات پێویستە کات چەندین بەرنامەی تریشی لەسەر کرێبەوەی هۆشیاری بدرێ بە خەڵک بەڵام ئەمە وەکو ڕۆژنامە نووسان پێویستەکە زیاتر ڕۆڵ و کاریگەریمان هەبێ لە ئاشکردنەوەی خەڵک بەرامبەر بە ڕاگەیاندن و بە ئەخلاقیانەتر بەڕاستی کار لەسەر
هەواڵ و زانیاری و ڕووداوەکان بکەین. سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون. سپاس بۆ هەموو میوانانش کە ئێوارەیە لەگەڵمان بوون. تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتان دەبم. شاد و بەختەوە.